من وەکو برای مسلمان مافی مسلمانەتیەکان هەرە پارێزم ڕخنیان لێگرم ڕخنەی زۆر توندیش چونکە ئیسلامیەکان وایان لێکرد ئەو واقعە وای لێبێ ئەو واقعە بە پارتی وێچێتی و احتیلالیش تێک نەئەچوو ئاوە بەس ئیسلامیەکان وەکو خوێی چێشت ئێمە چێشتەکەمان بە خوێیەکەوە بەتامەکەین ئیسلامیەکان مادەی گۆڕانکاریەکە بوون ئەمانە کە خۆیان گەندەڵ کەوتن و کە ڕویان هەڵێ ناو چەق بەستوو بوون لە بانگەوازەکە دوورکەوتونەتەوە ئەمانە خۆیان پێویستیان بە فرێدانە نەک بە گۆڕانکاریش بەخوا قەسەم ئەوانە ناگۆڕن کە لایەنەوەندە پووت بووە پێویستە لا بدرێن بۆی بانگەوازە خوایەکە سەر لە نەپێنرێتەوە پێش ئەوانە بێ مڕاجعی خۆیان بکەنەوە تۆبەی خۆیان بکەنەوە مؤتەمەرێ بگرن بۆی بزان خەڵک بۆچی دەنگتان ناداتێ توخوا خەڵک بۆچی ڕۆ بەلای مەلا بەختیار دەنگەکە ئەداتەوە بەو یا بە کەریم سنجار یا بە توخوا وەرە ڕێوی بتخوا آخر کورد قسەیەکی هەیە لە شێر بم خوا نەک ڕێوی بمشکێنێ تۆ وەرە سعدی ئەحمەد پیرە بێتە پێشە بڵێەوەی پەنجەی مۆر کردو پەنجەی هەڕەشەی بەرزەکاتەوە بێ پەنجەی بقرتین توخوا تۆ چیت آخر گەندەڵ تۆ لە کۆڵانێکەوە دەرکەوی وەڵی پیسایی ئاودەسەکانە دەهێنایکەن بەسەرتا خاوەن مەلەف و دڕندە و هیچ و پوچێکی سەخیفی پارە خۆر من لەگەڵ ئیسلامیەکانە ثەوابیتی خۆمم هەیە نەمگۆڕیوە ناشی گۆڕم نە بۆ ئەوروپام گۆڕیوە نە لە ترسانە لە برسانە بۆ مەسلحەت نە لە بۆ ناو دەرکردن بۆ کەسیشی ناگۆڕم ئەو چوار قسەی کە کردیشم هەر چواری ثەوابیتەکەی کوردستان دارالکوفرە سیستمەکەی تاغوتیە مجتەمەعەکەی جاهیلیە ئەهلی مزگەوتیشی عرابی لەگەڵ ئەهلی مزگەوتیشە لەگەڵ هەمویانە گونجێم ئەوە سۆفیەوە سەلەفیەوە مەدخەلیەوە جیهادیە ئەوە کۆمەڵەوە بزوتنەوەیەوە گولەنە ئەوە یەکگرتووە هەر کەسێک کە هەیە برای دینی منە مافی دیندارێتیەکەی لەسەرمە بەڵام ڕخنە لە سیستم و بەرنامە هەڵوێستەکانە گرمەوە کە بەو شێوەی ئیسلامیەکان گرتویانەتەوە